من لراسية رخني تندم لمترجمة كقرد كمترجمة كخوي خورسكانة هرصا خلل كان بون منا جورترين خلل بابتي ترجمة يعني تو سكالاكار بزمانك پاراوی ناوچەکەی خۆی ئەدوێ ناوچەیە بۆ نمونە لە گەرمیانە مەسەلەن بەم زمانە تعبیر لە ئازارەکان و زوڵمەکانی عەجاجەکات ئەبێ متەرجمێک هەبێت هەم لە زمانی ئەم گەرمیانیە حاڵی بێ و هەمیش ئەداکردنەکەی بە عەرەبی ئەدایەک بێ کە شایەنی ئەو زوڵمستەمە بێت کە ئەم سکاڵاکارە ئیگەڕێتەوە. ئەوە نەبوو لەوێ من ئەوەم نەبینینە من لراسية رخني تندم لمترجمك قرد كمترجمك خوي خورسكانة هرصا يعني هو يكبو لها كان أبويا بيش وقت مترجمة الدياري بكراية أو مترجمة ممارساتي ترجميها أبويا لمحاكمة كانه